سڵاوتان لێبێت سەرلەبیانی ئەمڕۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی نەینەوە و ئەنبار بە بەشداری 2,800,000 دەنگ دەردەستیان پێکرد. لەگەڵکردنەوەی دەرگای بنکەکانی دەنگدانیشدا چەند تەقینەوەک لە شاری مۆسڵ ڕوویدا، بەڵام پرۆسەکە بەردەوامی هەیە. هەروەها چەند لایەنێکی ئۆپۆزیسیۆن لە ناوچە کێشە لەسەرەکانی سنووری پارێزگای مۆسڵ چەند لایەنێک تۆمەتبار دەکەن بەوەی کە ساختەکاریان ئەنجام داوە. ماڵپەڕی فەرمی یەکگرتووی ئیسلامی کوردستان بڵاوی کردەوە پارتی دیموکراتی کوردستان سەرجەم بریکارەکانی حەزبەکەی لە بنکەکانی دەنگدانی شەنگال کردوتە دەرەوە و ڕێگەیان پێ نادرێت لەناو بنکەکانی دەنگداندا بمێننەوە. بەیانووری بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ماڵپەڕی فەرمی حەزبەکەی ڕاگەیان کەمێک لەمەوبەر سەرجەم بریکارەکانی یەکگرتوو لە بنکەکانی دەنگدانی شەنگال کراونەتە دەرەوە و ڕێگەیان پێ نادرێت لەناو بنکەکانی دەنگداندا بمێننەوە لە کاتێکدا سەرجەم و بریکارانی ئێمە لەلایەن کۆمیسیۆنەوە باجیان بۆ دروست کراوە. ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەیان هەرێم لە ساڵی 2016دا دەست دەکات بەناردنی غازی سروشتی بۆ تورکیا. ئەورامی لە میانی کۆنگرەی نەوت لە لەندەنی پایتەختی وزەی بەریتانیا داوتی سەرەتای هێڵی نەوت دەگاتە نزیکەی 300,000 بەرمیلی نەوت لە ڕۆژێکدا و لە کۆتاییشدا دەگاتە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. هەروەها وتی دووبارە ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تۆڕی فیدرالی عێراقەوە وابەستەیە بە گەیشتن بە چارەسەری هەمیشەیی لە نێوان هەولێر و بەغدا. حسێن شارستانی جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە ئاشکرای کرد بەم نزیکانە هەولێر و بەغدا ڕاوێژ دەکەن دەربارەی 3 دۆسیەی سەرەکی کە بریتین لە ناوچە جێناکۆکەکان و مەسەلەکانی یاساییش و دۆسیەی نەوت و غاز. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی گشتی پارتی ئاشتی و دیموکراتی بەدەپە لە کۆبنەوەی فراکسیۆنی پارتەکەیان داڕەخنەی تون دیاڕاستی هەڵوێستی حکوومەتی تورکیا کرد لەمەڕ کۆمەڵکوژی ڕۆبۆسکی و سیاسەتمەدارانی کورد و وتی پێویستە لە ماوەی هەفتەیەکدا هەڵوێستی خۆیان لەو بارەوە ڕابگەن. مەسعود بارزانی ئێوارەی دوێنێ بەیاوەری شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتە شاری سان پێترسبۆرگی وڵاتی رووسیا و بڕیارە سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆک و سەرۆکوەزیرانی چەندین وڵاتدا سبەینێ لە کۆڕبەندی ئابووری پێترسبۆرگە بەشداری بکات. شەوی ڕابردوو لە شاری دهۆک لەلایەن هاوڵاتیەکەوە 2 کەس کوژران و کەسێکی دیکەش بریندار بوو. تەقەکەرەکەش ڕوبەڕووی هێزەکانی پۆلیس بووە و دواتر خۆی کوشت. پەیامنێری ئەنارتی لە دهۆک ڕایگەیان ئەو 2 کەسەی کە کوژراون هاوسەر و خەسووی بوو کوژەکە بوون و لەبەردەم ماڵەکەی خۆی هەردووکیانی کوشتووە. هەر ئەو هاوڵاتیە لە نزیک ڕووداوەکە تەقەی لا کەسێکی تر کردووە و ئەویشی بە سەختی بریندار کردووە. پەیامنێری ئەنارتی وتی هێزەکانی پۆلیس لە هەوڵدا بوون کە دەستگیری بکەن بەڵام لە ماڵەکەی خۆی نەهاتوۆتە دەرەوە و خۆی کوشتووە. فەرمانداری یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا لە ڕۆژئاوای کوردستان ڕایانگەیان گروپە چەکدارەکان پەیمانی کۆتاییان داوە کە دەست دەگە مارەودانی سەر عەفرین هەڵگرن و لە گوندی زاراتیش بکشێنەوە. لەسەر ئەو بنەمایە ئاگربەستێکیان قبول کردووە. هەر شاد و ئاسوودە بوو.